هاتني میوانە کانەکە بێ زەحمەت یەک دەقە ڕووگیانی خۆشەویستە. نووسی مرۆڤایەتی دەستنیشان ئاراستەش کردووە لە دوورگەی گەلاندا زۆر ڕێبەر و سەرۆکایەتی حقیقەتی ژنجیان ئازادی بڵند دەکاتەوە. ئەو هێرشەی کە کرایە سەر هاوڕێمان هێرشەی بوو لە دژی هەڵوێستی ئازادی و تێکۆشانی ژنان کە ڕۆژ بە ڕۆژ گەورە دەبێت. ئەم هێرشە لە دژی ئەو ژنانەی کە ڕێبازی گیانبازی و قوربانیدانیان وەکو هەڵوێستێک پێشخستووە. ناگیهان ڕووناکی و بیر و هیوا و جوانی ژنان بوو دەی کە تێدا دەستی بە گەریلایەتی کردبوو. ڕوویکردە ئەکادمیای سەرۆکایەتی لە ساڵی 1996. هەواڵێکی دڵسۆز بوو بۆ ڕەبوڕیشی خۆی. خۆشمەندی مێژووی بەهێز بوو، خۆشەویستی بۆ گەل قوڵ بوو. هاوڕێمان ڕافەڕین یەکێک لەو شۆڕژگەڕانەی کە جەرتی لەسەر شۆڕژ دەکردەوە و شۆڕژگەرێکی سروشتی و بەهێزی ناو لێکخستنی ژنان بوو. لە دژی خەیاڵەکانی کاتی منداڵی دەکەوێتە ناو لێگەڕینی حەقیقەت. بەشداری تێکۆشانی ئازادی و کوردستان دەکات. لە ڕامانی لێگەڕینی ڕێبەر ئاخۆ بە شێوەیەکی ڕاست خۆی قوڵ دەکاتەوە. بەشداری تێکۆشانی ئازادی و کوردستان دەبێت.